خۆشەویستان دووبارە سڵاو لەگەڵتانین بۆ قسەکردن یا تەواوکردنی تەوەری دووەمی بەرنامەکەمان. دوێنێ لە شاری سلێمانی کتێبی ئەرێ کوردەکان بوونە بەردەباز لە نووسینی بریان ڕۆبەرت گیبسن و وەرگێڕانی شەفیقی حاجی ختر بڵاو بوویەوە و هێشتا نەشکەوتۆتە بەردیدەی خوێنەران. ئێمە وەرگێڕەکەمان هێناوەتە نێو بەرنامەکەمان تا قسە لەسەر کاریگەری و بایەخی ئەم کتێبە بکە، بە تایبەت لە 17 ساڵی 1958 بۆ 1975 کە موئامەرەیەکی زۆر خراپ و نەگریز بەرامبەر بە میلەتی کوردە بووە و یەکگرتنێکی ژێربەژێری نێوان ئیسرائیل و سەدام و شای ئێران و ئەمریکا و یەکێتی سۆڤێت هەبووە. هەمویان وەکو داشی دامەیا وەکو تۆپی یاریگای وەکو بەردەبازێک حسابیان بۆ کورد کردووە. کوردیان وەک پەیژە و پردێک بینیوە بۆ گەشتن بە ئەمانج و مەرامەکانی خۆیان. بەڕێز شەفیقی حاجی خدر نووسەر و وەرگێڕی لە هاتووی کورد، سپاس بۆ ئامادەبوونتان کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە میوانی تەوەری دووەمی بەرنامەکەمان. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ تەلەڤیزیۆنی پێیان و سپاس بۆ کاکریاس. مامۆستا شەفیق جار سەرەتا خۆشحاڵین کە یەکەم قسە لەسەر کتێبی ئەرێ کورد بوونە بەردەباز جەنابتان لە کەناڵی پەیامەوە دەیکەن. سەرەتا دەمەوێت لەسەر گرنگی و بایەخی ئەم کتێبە بۆ نێو کتێبخانە و ڕۆشنبیری کوردی یا فەزای ڕۆشنبیری کوردی لە چیدایە؟ بەڵێ زۆر دووبارە سپاس و ڕێز و پێزانین، هەروە سپاسیش بۆ ڕێز و پێزانش بۆ بینەران. بەڕاستی دەمەوێت لێرە لە خاڵێکی زۆر گرنگە لە سەرەتایەک دەست پێ بکەم کە بەشێکی پاشکۆی کتێبەکەیە کیسنجەر کە ئێمە ڕێویە گەورەکە یان بە بنە پیتۆلی ئەو کارەساتەی ئەو ڕووداوانەی لە دوای 72 بەسەریەکەوە هاتنکە لەگەڵ ئەو پەیوەندی کورد لەگەڵ ئەمریکایان دەستگانە هێنیەکانی ئەمریکا بە تایبەتی CIA لەگەڵ کورد و لە ڕێی ساواک و مۆساد و لە ڕێی دەوڵەتەکانی دەوروبەریشەوە. کیسنجەر لە کتێبێکی خۆی هەیە بە ناوی ساڵەکانی نوێبوونەوە لەوێدا بۆ یەکەمی جار نووسەرێکی گەورە یان سیاسەتمەدارێک و دوولماتێکی گەورە 25 لاپەڕە سەبارەت بە ڕووداوی کارەساتی 75 بنووسێ، یان ئەو ئەزمونەی خۆی کە لە 72 دەستی تێکەڵ کردووە لەگەڵ کورد تا دەگاتە کۆتایی تا 23 ئازاری 1975 لەوێ بە دێڕێک دەست پێ دەکا زۆر سەرنجڕاکێشە. من ئەو کتێبم هەمووی تر وەردووە نەژێڕەوە، تەنیا ئەو 25 لاپەڕەی سەبارەت بە کوردەکە بە ناوی تراژیدیای کوردەکانەوە هێناومەتە خستومەتە پاشکۆی ئەو کتێبە. دەڵێ خواوەندەکان لە بەهاری 1975دا بەڕووی دۆستەکانی ئەمریکا پێنەکەنین لەوانەش کوردەکان. ئەیدی ئەم کتێبەی دواتر ڕۆبەرت گیبسن هاتووە دکتۆرانامەیەکی نووسیوە لە ساڵی 2013 بە ناونیشان دواتریش لە 2015 کردوێتە کتێبێک بە ناونیشانی ئەرێ فرۆشرا کورد فرۆشرا کتێبەکەی. بەڵام ئێمە هاتوین دەقی تێزەکەی دکتۆرانامەکەیمان هێناوەتەوە کردوتە کوردی بەوەی سیاسەتی دەرەوەی ئەمریکا، کورد، عێراق، جەنگی سارد لە نێوان 4 تەمووزی 1958 تا 20 ئازاری 1975. پێم وایە ئەم قۆناغا کە نووسەر تێزەکەی لەسەر نووسیوە زۆر گرینگە، زۆر چارەنووساز بووە بۆ سێ شت، بۆ سێ حاڵەت. بە حاڵەتە گشتیەکە بۆ جەنگی ساردی لە نێوان یەکێتی سۆڤێتی پێشەجاران و وڵاتانی ڕۆژئاوا بەسەر دەستەی ئەمریکا، بۆ عێراق چونکە لەوێوە ڕژێمی پاشایەتی دەڕوخێنرێ و ڕژێمێکی نوێ دێتەکایەوە کە ڕژێمی کۆماری ئیدی ئەو ڕژێمە کۆماریە بە دوای خۆیدا کۆمەڵێک کودەتا یەک لە دوای یەک بە دوای خۆیدا دێنێ تا ساڵی 2004. سێهەمیشیان کە ئەوەی ڕاستەخۆ پەیوەندی بە ئێمەوە هەیە شۆڕشی کورد لە ساڵی 61 یان باوا بڵێن لە 1958 کاتێک کە عەبدولکەریم قاسم ڕێدەدا مەلا مستەفا بارزانی بێتەوە لە رووسیا و لە بەغدا نیشتەجێی دەکات و کۆشتی سەباحی کوڕی نووری سەعیدی دەداتێ. دوای ماوەیەک لەوێ ناگیرسێتەوە دەچێتەوە بارزان و ئەو ڕووداوانە ڕوودەدەن و دواتریش لە ساڵی 61 ئەوەی پێی دەگوترێت شۆڕشی ئەیلول سەر هەڵدەدا تا دەگاتە ئەو قۆناغا چێبرچێیان ئەو قۆناغە ڕوبەڕووبوونەوەی تا دەگاتە 72 لەوێ وە ڕۆڵی گەورەی ئەمریکا دەست دێتە گۆڕێ ئینجا لە 72 بۆ 52 قۆناغێکی زۆر هەسیارە و هەبوو بورا 75 بە کارەسات دەشێتەوە. بەڵێ ڕستمەوە ئەم کتێبە ئەم قۆناغە مێژووی هەستیارە چارە نووسازە باز دەکات. لەو 25 پەڕەیە کە بەڕێزت وەرەگێڕاوە بە شێوەیەکی گشتی چۆن باز لە کورد کراوە، بە تایبەتی شۆڕشی کورد چۆن باسی لێوە کراوە؟ لەو 25 پەڕەیە ئەم 25 پەڕەیە لەوەدا هاتووە کە دوای 75 لە 76
کۆنگرێسی ئەمریکا بە دوواداچوونێک دەکا بۆ هەموو ئەو ڕووداوانەی کە پەیدا بوون بە تایبەتی ئەوەی شکست هێنانی شۆڕشی کورد لە ساڵی 1975 لێژنەیەک پێک دێنێت لە کۆنگرێس بە سەرپەرشتی پایک دواتر سیناتۆر پایک دواتر راپۆرتێک دەنووسێت راپۆرتەکە بە ناوی راپۆرتی پایک دەبێت لەوێ تۆمەت ینی هۆکاری ڕووخانەکە دەدرێتە پاڵ کیسنجەر و هەروەها دەدرێتە پاڵ CIA بۆ پاکانەکردن بۆ تەبریرکردن بۆ پۆزیشنانەوە بۆ ئەستۆپاچی خۆی کیسنجەریش لە کتێبەکەی خۆی لە ساڵانی نوێبوونەوە کە 1950 لاپەڕەیە لەوێ 25 لاپەڕە سەبارەت بە تراژیدیای کوردەکە دەنووسێت لەوێ هەوڵ دەدا بە بەڵگەوە بە ژمارەوە ئەو قۆناغە مێژویە گرنگە بە تایبەتی لە 72 لەو کاتەی بڕیار دەدا بەخۆی و نیکسن لەگەڵ شاددا دەنیسن و یارمەتی بۆەوەی دەست لەگەڵ کوردەکان تێکەڵ بکەن و یارمەتی کوردەکان بدەن لە 75 بەوە دەشتێتەوە ئەو ئەستۆپاچی خۆی دەردەکات دەڵێ خەتای من نەبووە کوردەکان وایان بەسەر هاتووە زیاتر خەتایەکە دەگەڕێنێتەوە ئەستۆی CIA بەڵام بە پلەی یەکەمیش شای ئێران تاوانبار دەکات لەو پرسەیە ئەو دەڵێ شای ئێران نەپرسی بە ئێمە کردووە نەڕاوێژی پێکردوین نەقسەشی لێ وەرگرتوین بەوەی کە لە ئازاری 75 دەچێتە جەزائیر و ڕێککەوتن نامەشومەکە لەگەڵ سەدام حوسێن بەدەست پێشخەری هەندێک لەسەرکردە لە سەرۆک و مەلیکەکانی عەرەب ئیمزا دەکات واژۆ دەکات لە بەرامبەر ئەوەی کە خەڵی تالوک یان ئەو هێڵی ناوەڕاستی شەتل عەرەب بێتە سنوورێک بۆ لە نێوان ئاوی عراق و ئاوی ئێران و لە بەرامبەر ئەوەدا دەست لە کورد هەڵبگرێت و هەموو ئەو چەک و یارمەتی و ئاسانکاری لۆجستیکی کە بۆ کوردەکان کراوە لەسەر دەستی شا بکشێنێتەوە ئەو وای لێ دەکرێت کە شۆڕشەکە بکەوێت و نسکۆ بێنێت و هەرز بهێنێت. زۆر باشە لە هاوکێشەی نێوان سۆڤێت ئەمریکا ئێران ئیسرائیل عێراق کورد چ ڕۆڵێگری لەم هاوکێشەیە گێڕاوە ئایا کوردیش ژمارەیەکی سربەخۆ بووە لە تەواوکردنی هاوکێشەکە یان بۆ نمونە تەنها وەکو جەناب داماژت پێکوە بەردەبازێک بووە پەیژەیە بۆ پردێک بووە چۆن ڕۆڵی کورد لەم هاوکێشەیەدا ڕوونەکەنەوەیەوە؟ پرسیارێکی دروستە ینی جەوهەر کرۆچی باسی کتێبەکە وەکو دووسەر باسەکە بە درودرێژی ئەم وەڵامدانەوەی بەرسەفدانەوەی ئەم پرسەیە هەموو ئەو حاڵەتە ینی هەموو سەرەداوی ڕووداوەکان لە ڕوودا و کودەتا یان شۆڕش هەر ناوێکی لێ دەنرێ لێ بنرێ لە 4 تەمموزی 50 دەست پێ دەکات کاتێ سیستەمی پاشایەتی دەڕوخێنرێ بەو شێوە خوێناویە کە ڕووداوەکەی 4 تەمموز ڕوودەدا لەوێوە حاڵەتێکی سیر تووشی حاڵەتێکی هێدمەگرتن تا ڕادێک شۆکیش تووشی هێزەکانی ڕۆژ ئاوایی بەسەر دەستەی ئەمریکاوە دەبێت کاتێکە عەبدولقەریم قاسم و عەبدولڕەحمان عارف بەیەکەوە ئەو کودەتایە دەکەن پرسی ئەو کات پرسی ئەوە دێتە گۆڕێ کاتێک کە پاشایەتی نامێنێ ئەو ناوچێ دەوڵەمەندەکە دەکەوێتە سەرکەندا و کە زۆر دەوڵەمەندە و چارە نووسازە بە هەناردەکردنی نەوت ئەو شلە بۆگەنەکە کە من زۆر جار ناوی لێ دەنێم ئایا هەروەها ئەو بیرۆکە و ئەو هزرە و ئەوەی پاشخانی کودەتایەکە یان نزیک بوونەوە لە کۆمۆنیستەکان لە حیزبی شووعی ئەو کاتی عێراق ئەمە ئەوە نییە کە دەستی سۆڤیەت بچێشێت بۆ عێراق و دەستی بگاتە ئاوەگەرمەکانیان هیچ نەبێ ببێتە هێزێکی فشار لەسەر لێواری لەسەر دەروی کەنداوی عەرەبیدا هەریس نەبێت لەبەر بە حکمی ئەوەش کە عێراقیش تا ڕادێک لە دەوڵەتی شۆرەوی ئەو کات سۆڤێتی ئەو کات نزیکە بەمە جموجۆڵێک گوڕیەک هێزێک تەکانێک دەدرێتە ئەوەی پێی دەگوترا جەنگی سارد لە ساڵ لە 58 بەسەرەوە بە تایبەتی لە ناوچە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەمە جەنگەکە ئاگر خۆشکردنەکە زۆر تێختیر زۆر گوڕتر زۆر بەهێزتر دەبێت ئەمە وا دەکات ڕاستە و خۆ ئەم هێزەکانی ڕۆژئاوا جیهانی ڕۆژئاوایان بلوچی ڕۆژئاوا کاردانەوەی لەمەڕ کودەتاکە عەبدولکەریم قاسم بێت بە دوو سەرەوە کاردانەوەکەی دەبێت کە زۆر گرنگە یەکەمیان ئەمریکا لە ڕاستەخۆ دەچێتە لوبنان تەداخل دەکات و شوێنێک یعنی جێپەکەی خۆی قایم دەکات بەریتانیاش لە ڕێگەی
هەروەها تەداخل دەکات و دەستێوە دەدات و دەچێتە ئوردن بۆ ئەوەی بە حکمی ئەوەی کە شانشینی ئەو کاتی ئوردنی داوا دەکات و وڵاتەکانی دیکەی عەرەب داوای ئەوە دەکەن کە بەهانای عێراق بێن بەهانای شانشینی هاشمی بێن هەموو ئەوە دەکات کە سەرەتا قسەیەکی وا هەبووە شتێکی وا هەبووە ڕاستەوخۆ بێنە ناوە و دەست بخەنە کاروباری عێراق و لێ نەگەڕێن ئەو کودەتایە کە بووە بە تەواوی سەر بگرێت و ئەو ڕەوشە ئەو هەژمونەی بەسەر عێراقدا بشێت دەترسی ئەوەی کە دەستی سۆڤیەتەکان دەستە سوورەکەی لە پشت بێ لەوێوە جەنگی سارد تەشەنە دەکاو بە گوڕ دەبێ ئیدی لەوێوە هەموو پیلانەکان هەموو سەرەداوەکانی هاتنە ناوەوە هەموو خۆتی هەڵقورتانەکان هەموو دەستکاریەکانی هێزەکانی دەرەوە هێزەکانی نێودەوڵەتی بەسەر دەستەی ئەمریکا و رووسیا هەروەها هەرێمیەکانیش دێتە پێشەوە و ئیدی لەو گەمە ساردا لەو گەمەی جەنگی ساردا ڕۆڵی کورد دێتە پێشەوە بە تایبەتی کە لە ئەو یەکیان گیر نەبوونەوە یان ئەو ڕێک نەکەوتنەی کوردەکان بە سەرۆکاتی ئەو کاتی مەلا مستەفا بارزانی لەگەڵ عەبدولکەریم قاسمدا کە دێتە گۆڕ دواتش ئەو هەرا و شەڕ و تەقەی بە تایبەتی لە 11 ئەیلولیشکە ئەوەی پێی دەگوترێت سەرەتا شۆڕشی ئەیلول لێ دێتە پێشەوە ئەمە دەبێتە داردەستێکی زۆر گرنگ یان وەکو لە کتێبەکەش لە ناونیشانی کتێبەکە ئاماژەمان پێکردووە بەردەبازشی زۆر گرنگ بۆ چەند لایەنێک بۆ چەند تەرەفێک لەسەرێکەوە دەبێ ئاماژە بۆ بدەین هەموو ئەو پەیوەندیانەی یان هەموو ئەو دەستێوەردانەی کە ئەو دەوڵەتە زلهێزەکانی ئەو کات و دەوڵەتە هەرێمیەکان کردویانە ڕاستەوخۆ لە ڕێگەی کەناڵی دیبلۆماسی لە ڕێی وەزارەتی دەرەوەییان ئەو کاریان نەکردووە بەڵکو ڕاستەوخۆتر و هەروەها ئەو کردەیە کە پێشی گوتراوە کردەی ژێربەژێر یان یانمەتی ژێربەژێر بەشی هەرە زۆری لە ڕێگەی دەستگا مخابراتیەکانیەوە کراوەتە لە ڕێگەی CIA کراوە لە ڕێگەی مۆساد کراوە لە ڕێگەی ساوا کراوە هەروەها لە ڕێگەی دەستگا مخابراتەکانی دیکرد کراوە ئەوەی یەکێتی سۆڤێتیش لە ڕێگای KGB کراوە ئەمانە هاتوون و هەرێک بۆ مەمەرامی خۆی بەوەی سەرەتا رووسیا پشگیری کوردەکانی کردووە بۆەوەی جێگەی عەبدولکەریم قاسم و ئەو ڕوانگەی ئەو بیرۆکەی کە بەرەو نزیک بوونەوە لە کۆمۆنیزم بڕوە بەهێزتر ببێت لە بەرامبەر ئەمریکا وەروە لە بەرامبەر خۆرئاوا دواتر خۆرئاوا ئاهاتووە یارمەتی کوردی داوە هەر لە ڕێگەی ئەو کەناڵە لێنهێنیانە بۆ ئەوەی ئەو پێگەیە لەق بکات ئەم بەهاناوە هاتنش ڕۆڵی گەورە و سەرچی و کارانگاز بۆ مۆسادی ئیسرائیل و هەروەها بۆ شا و هەروەها بۆ ئەو دەستگای کە شا دروستی کرد بوو بۆ ساواک دەگەڕێتەوە بڵێ ببوورەکەواتە بەڕێزت پێ وانە کورد تەنها بۆ گەیشتن بە مەرامی زلهێزەکان هەمیشە بەکارهێنرابێت ئەمە کورد بۆ ئەوەی بگاتە مەبەستێک ئامانجێک بۆ شۆڕشەکەیان بۆ ئەو جوڵانەوەکەی پەنای بۆ بێگومان پەنای بۆ هێزە نێودەوڵەتەکان بردووە بەڵام ئەوە بە ئامانجی کورد بەو ڕێڕەوەی بەو داخواستەی کورد نەشکاتەوە دەوڵەتە زلهێزەکان و هەرێمیەکان بە تایبەتی ئەمریکا و رووسیا لە سەردەمی جەنگی سارد هەروەها دوو دەوڵەتی دیکەی ناوچە کە زۆر بڕیاردەر بوون لەسەر عێراق و لەسەر کورد کە ئیسرائیل و ئێران بوون ئەوان بۆ مەبەستی تایبەتی پاراستنی بەرژەوەندی ئاسایشی نەتەوەی خۆیان یارمەتی کوردیانەوە ئەوان کوردیان بەکارهێناوە کوردیش وسویەتی لە ڕێگەی ئەو دەروی کە لەسەر بۆتەوە پێگەی خۆی لە نێو عێراقدا بەهێزتر بێ و باشتر بێ لەوەی کە هەبووە بەڵام لە ئەنجامدا بەو کارەساتە شکایەوە کە کارەساتی دوای ڕێککەوتنی جەزائیری لێکەوتۆتەوە لە لاپەڕەسی کتێبەکەدا توێژەرێک دەڵێ هیچ کاتێ ئیدارەی نیکسن و فۆرد پێکەوە بە هێندەی سەرەدەرزیەک باکیان بە کورد نەبوو و لەو کاتەشدا کە لە 1975 شای ئێران لەگەڵ ڕێکخەرانی ئۆپیک یا ڕێکخراوی ئۆپیکا کۆ دەبێتەوە لەو کاتەشدا ئەمریکا پشت لە ویست و بەرژەوەندیەکانی کوردەکە کورد لەو کاتەدا ینی بۆچی دڵسۆزێکی نەبووە بۆچی ینی هەر هەمویان کۆک بوون لەسەرەوەی کە ئەگەر ئەمریکا بۆ نەشا بەرژەوەندیەکانی لەگەڵ کووردا بوونە گرێبدا ئەمریکا و سۆڤێتەوانی تریش دژی کورد وەستنەوە بڵێم لەرێرە بەرا پرسیارێکی زۆر گرنگە ینی وەڵامەکەی بڵێن با بە شێوەیەکی دیکە بڵێن ڕەنگ بێ هەر چەندە تێکەڵی زۆرێک لە ئەدەبیات و لە هەست سۆز بێت ئەمە پرسیارێکە مێژوو قەدەر دەبێ وەڵامی بداتەوە لە مێژووشدا بار و دۆخی سیاسی کورد
کە هاتووە لە قۆناغە مێژویەکانی خۆیدا بەو شێوە هاتووە هەر قۆناغێک بە زۆرێک ڕاستە ڕوخسار و ڕواڵەتێکی تایبەتی هەبە بەڵام قۆناغەکەی دوایەوە ناوەڕۆکەکە ئەوەی نەهامەتیەکە کوێرەوەریەکە کوێفەڕاتەکە کارەساتەکە کە بەسەر نەتەوەی کووردا و بەسەر گەلی کووردا هاتووە دووبارە بۆتەوە بە شێوەیەک لە شێوەکان بۆ وا بووە لە نەبوونی پێگەی کورد وەکو دەوڵەت وەکو قەوارە وا بووە لەوەی کە کورد لە بواری نەتەوایەتیەوە بەو شێوەی پێ نەگەیشتووە کە بەڕاستی نەتەوەیەکی هۆشیار بێ یان نەتەوە بێ بەو واتا پێناسە ڕۆژ ئاواییەی کە نەتەوە و دەوڵەت بێکەوە نەتەوە دەوڵەت گرێ دەدات و بە جۆری قەواری سیاسیەوە دەیهێنێ بۆیە چارەنووسی کورد زیاتر لە ڕێگەی سەرکردەکانی لە ڕێگەی دەستڕۆیشتوەکانی لە ڕێگەی سیاست بازەکانی بەو ئاقارەدا ڕۆیشتووە کە تا ئێستا ئێمە دەیبینین و ئەنجامەکەشی بەداخەوە نەرەییانەیە مەبەستم ئەوەیە ئەو دەستێک هەڵکردنە یان ئەو بلینکە ئەو پەیوەندیەی کورد سەرکردەکانی کورد ئەوانەی کە سەرکردایەتی شۆڕشی کوردیان کردو لە قۆناغە زۆر بە زۆرەکان لەگەڵ دەوڵەتەکانی زلهێز لەگەڵ ئەوەی کە پێی دەگوترێ یارمەتی دەرەچی بۆ کورد لەسەر بنەمایەک نەبووە ئەو بنەمایەکە نەتەوەکانی دیکە بەجێی بێن و لەسەر ڕێڕەوەک بێت ئەمەش هەڵبەت پاشخانی ئەوانش لە بە حکمی بیرێنێتەوەیەکە بە حکمی یەکانجیرەکە بە حکمی تەبابوونەکە ئەم پاشخانەش یان ئەم بنەمایش نەبووە ئەمە وای لێ کردووە پێگەی ئەوان لە بەرامبەر دەوڵەتەکە زلهێزەکان لە بەرامبەر دەوڵەتە هەرێمیەکان لەق بێ و لاواز بێ کە لە 58 ڕووداوەکە ڕووداوە هەرە گرنگەکەی عراق ڕوودەدا عەبدولکەریم قاسم پاشایەتی دەڕوخێنێ قۆناغێکی نوێ دێتە پێشەوە ئەو قۆناغە نوێ ساڵی یەکەم و دووەم ئینی ڕێخۆشکەر بووە ئومێد بەخش بووە کە بەڕاستی کورد دەڵێ لە سەرەتای جەنگی جیهانی یەکەمیان لە چەند قۆناغێکی دیکەدا دەرفەتی زێڕین بۆ کورد هاتوۆتە پێشێ نەی قۆستەتەوە یان لێ نەگەڕاون بە شێوەیەکی دیکە بە نەرەی یان نەشکاوەتەوە لە 58 بە ژوێرێک کتێبەکە بێ و بە قەناعەتی من کە خوێندومەتەوە لی تێگەیشتوم ئەو دەرفەتە هاتوۆتە پێش بەڵام دیسا بە 2 ساڵی دوای ڕووداوەکە بە شێوەیەکی دیکە شکاوەتەوە کە هەم شەڕ و شۆڕ و بەرەنگار بوونەوەی دەوڵەت لەگەڵ کوردەکان لەگەڵ شۆڕش و کرد بێتەوە سەرەتا ئەمریکا ویستویەتی بچێتە ناوە یعنی تەداخل بکە بەڵام بە جۆرێک لە زۆر سەرۆکەکانی ئەمریکا لەو حاڵەتانەیاندا لە چوونە دەستێک هەڵکردن لە نێو عێراق هەروەها بۆ ینی هەر هیچ نەبێ بۆ ئاوردانەوە لە کورد ئەوە خاڵێکی زۆر گرنگە تا دەگاتە ساڵی 1972 تا سەرۆکتی سن و کیسنجەر بڕیان نەدەن بە هیچ شێوەیەک ناوی کورد پێگەی کورد ڕۆڵی کورد لەو مەسەلە استراتیژیە بەو شێوەیە کە لە دوای 72 هاتوتە پێشەوە نەهاتوتە پێشەوە ئەوان سیاسەتێکیان پەیڕەو کردووە چاوەڕێ بکە و ببینە بەڵام دواتر لە ڕێگەی ئێران بە هاوکاری ئیسرائیل سەرکردەکانی ئیسرائیل هەروەها لەگەڵ مەلیک حوسێنی شای ئوردن هەموو وایان قەناعەتیان بە ئەمریکا کردووە کە پشگیری ئێران بکە لە هاوکاری کوردەکان ئەوە بوو کە لە ساڵی 1972 دا بڕیارە گرنگەکەی نیکسن دەردەچێت بە پەسەندکردنی ئەو پرۆژە ژێربەژێرەی یان ئەو هاوکاریە ژێربەژێرەی CIA بۆ یارمەتیدانی کورد ئەمریکا سەرەتا وەکو کتێبەکە ئاماژەی پێدەکا لە هێنانەوەی مەلا مستەفا بۆ لەبانکردنەوەی عەبدولکەریم قاسم بۆ هێنانەوەی مەلا مستەفا لە تاراوگەکەی لە یەکێک لە کۆمارەکانی یەکێتی شۆرەوی جاران بۆ بەغدا لەوە ترساوە کە ئەوەندە ساڵێک کە لەوێ بووە بەڕێز مەلا مستەفا ئەو سەرکردەی کورد بیرۆکەی کۆمۆنیزمی سۆشیالیزمی جۆشکراوە و یان هەروە لێکراوە خۆی و کادرەکان و پێشمەرگەکانی کرد بەو بیرە لەلایەن سۆڤیەتەوە هاندرابێ یان لەلایەن سۆڤیەتەوە ڕێکخرابێت بۆیە ناوی مەلای سوور پاشگرێک بووە لەقەبێک بووە وای لە ئەمریکا کردە تورساندیوتی بەڵام ئەوەی کە قەناعەتی بە ئەمریکا کردووە کە ڕەوشەکە بەو جێنیە هەم CIA ئەمە ببوورە ئەفسەرە گرنگەکانی مۆسادی ئیسرائیلی بوو هەروەها هەم شای ئێرانیش کەواتە کورد چۆن دەتوانێت پند لەو دوو ڕوویەی زلهێزەکان وەربگرێت بۆ ئێستەی پرسیار ئەوەیە ئایا
کورد پند وەردەگرێ هەرچەندە پرسیارێکی تەوسداریە تەوسشە پرسیارێکە بەڕاستی وەکو عەرەب دەڵێ شەڕ البەریەتی ما یضحك ئەوەی سەر بە قڕ و سەر بە هەش دێنێتێ پێکەنین ئەوەیە ئایا کورد لە مێژووی خۆیدا لەو مێژووە دووبارە بوویەوەی شۆڕشەکان و بزوتنەوەکان و سەرکردەکانی لە مێژووی شکستی سیاسی و عسکەریەکانی خۆیدا دەرس وەردەگرێ لێرەدا بۆ وەڵامدانەوە دەبێ نازانم ڕەنگ بێ ئاخێوەر ببێتە واعیز نامەوێت ببمە واعیز بەوەی کە وەکو شاعیرە کۆنەکان وەکو ئەوە ئەحمەدی خانی لە سەرەتاوە باسی کردووە کورد دەبێ بەڕاستی بەرەو یەک بوون بڕوا بەرەو یەکان گیربوونی بڕوا بەرەو یەک ڕێزی بڕوا هەریس نەبێت زۆرێک لە یەک ڕێزی استراتیژیەشی نەتەوەیی پتە هەبێ یعنی دڵسۆزی هەبێ خەتی سوور هەبێ بۆ ئەوەی ئەو چوارچێوەی ئەو نەتەوەی ئەو داخوازیانەی ئەو ئامانزانەی کە دەکرێت بۆ کوردا بڕێت کە کورد بۆ خۆی دابنێ لێی لا نەدرێ پرسی ناپاچی و شۆڕژێڕی پرسی ناپاچی و شۆڕژێڕی یەکلا بکرێتەوە زۆر جیا بکرێتەوە لە قۆناغەکانی مێژووی کووردا ئەمە زۆر تێکەڵاوە ئەمە ناوچەیەکی زۆر خۆڵەمێشی بووە ئەو هاوکاری دەرەچی پەنابردن بۆ ئەوەی کە پێی دەگوتێت دۆست یان دوژمنی دوژمن هەرێمی یان هیدەرەوە بە چ شێوێک بە چ ئاخارێک بۆ کورد دابرێن بە کورتی دەبێت کورد بەڕاستی لە هەموو ئەم شتانە پەنوەر بگرێ و بکەوێتە سەرپێی نمونەی هەرە زندویش حەقە کورد لەم بارەیەوە چاو لە گەلی جوو بکات چاو لە ئیسرائیلیەکان بکات کە لە ماوەیەکی زۆر کەم لە دوای ئەوەی کە لە سیڤەر کە ئێمە شانازی زۆری پێوەکەین لەوێەوە ئەوان بە هاتنە ناوەی هەر 65 وشەکەی بەیمانی بلفۆر دواتر ماوەی نزیکەی 30 ساڵ دەتوانیان بێگومان لەو کاتە بەهۆی جەنگی ساردەوە ئەمەی پێ نەکراوە لەو کاتە بۆی جەنگی ساردەوە ئەمریکا و سۆڤێت دوو دژی زۆر وەکوڵێ بەرچاو بوون بەرامبەر بە یەک ئێران بە جۆی لە جۆرەکان لە وەکوڵێ پلان و هاوکێشەی ئەمریکادا بوو عێراقیش بۆی خۆماڵیکردنی نەوت وە بوونی سۆڤێت وەک ساختکردنەوەی نەوتەکەی بازارێکی گرنگ ینی سۆڤێت و بەعسیش جۆرە لە جۆرەکان هاوپەیمان بوون بەڵام بۆچی ئەم چوار دژە هەر چواریان لەسەر لێدانی کورد لەسەر لە ناوبردننی کورد لەسەر بە بەردەباسکردنی کورد کۆک و تەبا و هاوڕا بوون وەکوتم ئەو ئەگەر تەماشە بکەین ئەوە ڕەنگ بێ بیردۆزی گەلە کۆمێ یان بیردۆزی پلۆتۆ ئەنێ بیردۆزی مؤامەڕە پلانژێری بەو شێوە چوارچێوە داڕژراوە نەبێ بەڵام لە دواتردا لە پاشخاندا لە چوارچێوە بەدیهێنانی بەرژەوەندیەکانیان بە ئەو بووە سەرەتا یەکێتی سۆڤێت هەوڵی داوە لە کورد نزیک ببێت بۆ ئەوەی لەگەڵ دەسەڵاتدارانی بەغدا نزیک بێت و ئەو پرۆژەیە کە هەیەیان بەتایبەتی عەبدولکەریم قاسم جێبەجێ بکە ڕێگری لێ بۆ پەیدا بوو جێبەجێ نەبوو ئەمریکا بۆ ئەوە پشگیری کوردی کرد کە لە جەنگی ساردا ببێتە ئەوەی کە حکوومەتی عراقی بە شێوەیەکی تەواو سەرقاڵ بکە تووشی کێشە ناوخۆییەکانی بکە ڕێگر بێت لەوەی کە یەکێتی سۆڤێت بکشێ بۆ عراق و بتوانێت دەستی بەسەر ئەو شوێنە استراتیژیەکەی عراق و دواتریش لە ڕێگەی کەنداوە بگات هەموو هەوڵی هەموو خەمی شای ئێران کە نەیشاردوێتەوە لە چەند جارێکە ئەوەش یەکێکە لە نینەکانی نێوکتێبەکە ئەوە کە باسی کردووە هەر کاتێک عراق ڕازی بێ خەتی تالوکیان سازشن بۆ لەسەر شەتی عەرەب بکات کەنداویان شەتاوی عەرەب بدا بکات من پشت لە کوردەکان دەکەم هەموو خەمی ئیسرائیل ئەوە بووە بە تایبەتی لە ناوەڕاستی شێستەکانەوە بەسەرەوە لە جەنگەکانی کۆتایی شێستەکان و هەروە لە 1973 ئەوە کە سوپای عراق وا لێ بکات دەست و پێی ببەستێتەوە لەمەشدا سەرکەوتن دەست و پێبەستنەوەی سوپای عراقیش لەوەیە کە یارمەتی کورد بدات کورد دەرفەتێکی زۆر باشی گۆڵکەت بوو لەو مێژووە لەو مێژوەکانی کورد دواتریش بەڵام نەیتوانیوە بقۆزێتەوە یعنی کێشەکە کورتهێنیەکە هەرچەندە جوگرافیای کوردستان و دەور و بەری و چوار پارچەی و هەردووە ئەو وڵاتانێک کە بەسەری داش بوو ئەوان هەموو هۆکارن هەمووی ڕاستە بەڵام لەگەڵ ئەوەشدا کورد نەیتوانی وەکو نەتەوە لە سەرپەی خۆی بێت و لە ڕێگەی سەرکردایەتی ئەم گەلە کۆمەکەیەی کە پێنج دەوڵەتی عێراق و ئیسرائیل و ئێران و سۆڤێت و ئەمریکا ئەیکەنە سەر کورد ئەم گەلە کۆمەکەیە وەکوڵێ جەماعیە گرنگی و ئازایەتی کوردە وەکو نەتەوەیەک یا گرنگی وڵاتەکەیەتی وەکو سەرچاوەی دەرامەت و نەوت و کانزا بۆ ئەم وڵاتانە مەبەستم وەیە گرنگی کورد ئەم گەلە کۆمەکەی لە یەکریان وڵاتەکەی جێی بایەخ و دەوڵەمەندیە تێگەم
نازانم لەگەڵ وشەی ئاوڵ ناوی سیفەتی گەلە کۆمی لێرەدا کۆگوم چکە ئەوان بە دوای بەرژەوەندی خۆیان داگەڕاونی ئەو دەرفەتەشیان داوە هاوکاری کوردیان کردووە کورد نەیتوانی ئەو هاوکاریە باشی بخۆزێتەوە بەڵام بۆچی ئەوەیان کردووە یان بۆچی کوردوای لە هاتووە لە بەرچیە ئەو پرسی ئازایەتیە بەڕاستی پرسێکە زۆر جار بۆتە ئەوەی کە کورد خۆی لەبیر بکات لە مێژوشدا ڕۆژهەڵات ناسەکان گەڕیدەکان کە وەسفی کوردیان کردووە هەر بە ئازایەتی و بە شەڕکەر و بە چێوی وەسفیان کردووە کە پێ ناچێ ینی بە زانایی و بە حکمت و بە لێزانی و نازان بەچی بە سیفەتەکانی سیفەتە ئەرێنیەکانی دیکە باسییان نەکردووە ئەمەش خاڵێکە پێویستە مێژونوسان کۆمەڵناسان لەسەری بدوێن ئایا ئازایەتی ئەو سیفەتە باشەیە کە لە مرۆڤدا هەبێ یان لێزانی و داودۆزبوون و خۆ دەرباسکردن ئەوە گرنگە لە بەردەباسکردنی کورددا مەسەلەی ش لە بۆگەنەکە و شوێنی کورد بڵێ لە بەردەباسکردنی کووردا ئەوەی کە دزلهێزەکان کوردیان کردوتە بەردەباس و پەیژەیە بۆ پەڕینەوە و گەشتن بە ئامانجی خۆیان کڵۆڵی و داماوی و قوربەسەری و چەساوایی کووردە یا ساویلکەیی و فری و دراوی و وەکۆڵێ بێپلانی و بێبەرنامەی کورد خۆی ئەم کامیان بۆچی لەم دووڕۆ کام کورد بۆچی کراوەتە بەردەباس کۆی ئەوانە و شتگەلی دیکەشی دێتە سەرێ لە کڵۆڵی نەزانی نەکبەتی یەک نەبوونی یەک ریزی نەبوونی استراتیژیەکی گونجا و نەبوونی حکمتێکی تیژبین و پێشبینیکەری سەرکردەکانی کورد هەموو ئەو هۆکارانە لە پاڵ ئەوەی کە کورد لە نێو چوارچێوەی چوار دوژمنیان چوار دەوڵەتی گەورەی کە هەیەک لە دەوڵەتەکان کوردی لە بەشەکەی دیکەی ئەگەر هاتبێت و ئەگەر هاتبێ مەرامێکی سیاسی یان ئامانجی سیاسی بەدەست هێنابێ بە مەترسی لەسەر ئەوەی زانیوە وێڕای ئەمەش ئەو شوێنە استراتیژیە و لە پاڵ ئەوەیدا کەش لە بۆگەنەکە لە بەشێکی کوردستاندا مەشڕۆڵێکی هەرە گەورە و گرنگی بینیوە لەو کارەساتە و لەو شێفراتانەی بەسەر کورداتەوە بەڵام لە هەمووی گرنگتر ئەگەر ئانە هەموو ئۆباڵ بن بەڕای من ئەوەی کە کتێبەکەش دەخوێنێتەوە ئۆباڵی سەرەکی کوردخۆیەتی بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا شەفیق حاجی خدر نووسەر و وەرگێڕ زۆر سپاس کە لە سعودیەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاس